دایک کارکتەرێکی سەرەکی نێوژیانی هەر مرۆڤێکە، بۆیە دەبین بەشێکی زۆر لە هونەرمەندان ئەوانی کە کار لە بواری هونەریا دەکەن بەرهەمەکانیان تایبەت هەیە بە دایک. زۆرێک لە هونەرمەندان و گۆرانی بێژان بەرهەمی تایبەت بە دایکیان هەیە. هەر بۆیەش خانما هونەرمەندی گۆرانی بێژ ژینا سەقزی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامی تایبەت بە خۆیدا نوێترین بەرهەمی خۆی بڵاو دەکاتەوە کە بەشێکیان بەرهەمی بڵاو کردوتەوە و تایبەتە بە دایک و بە ناوی دایان بەرهەمی بڵاو کردوتەوە. ئەم بەرهەمە میکس و ماسترینگ و ئەڕەنجمنتی لەلایەن شادمیر نامەوە بۆ کراوە بە شێوازێکی گشتی. بێگومانم هونەرمەندە لە دوای بڵاوکردنەوەی گۆرانێکی بەناوی بولبولی دڵەوە ناوبانگێکی زۆری پیدا کردووە. ژینا لە سەرەتای بڵاوکردنەوەی گۆرانی بولبولی دڵ هەر لە پرۆگرامی کورسات مەگەزین لەگەڵمان بۆ قسە باسماکە لەسەر گۆرانەکە و چەند گۆرانێکیشی پێشکەشکردین. لە ئێستاشا لە نوێترین بەرهەمی کە بڵاوی کردوێتەوە بە ناوی دایکەوە جاریشتر هاتەوە نێو گۆرانی و گۆرانێکی تری بڵاو کردەوە. هونەرمەند ژینا هەم خانمە هونەرمەندێکی لاو و دەنگێکی خۆش و ڕەسەنی هەیە، بە هیوان بتوانێت کاری باشتر و باشتر ئەنجام بە لە داهاتوە بۆی گۆرانەکانی زیاتر جێگا بگرن لە نێو ئاواز و میوزیکی کوردیە. خانما هونەرمەندی گۆرانی بێژ ژینە سەقزی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام ئەمەژەی بە نوێترین کاری هونەری خۆی کردووە. لە هەژماری ئینستاگرامەکەی بەشێک لە بەرهەمە نوێیەکەی بڵاو کردوتەوە و ئاماژەی بۆ کردووە کە کارێکی نوێی هەیە بە ناوی دایە. ئەم بەرهەمەی میکس و ماسترینگ و ئەڕەنجمنتی لەلایەن شادمیر نامەوە بۆ بە ئەنجام گەیاندراوە و ئەمەش دوای ئەوە دێت کە ماوەیەکی زۆر ناوبرا و هیچ کارێکی هونەری نەبووە. ژینە سەقزی خانما گۆرانی بێژ زیاتر لە دوای بڵاوکردنەوەی گۆرانی بولبولی دڵەوە ناوبانگێکی پیدا کردو و خاوەنی چەندین بەرهەمی هونەریە.